لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا ونفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان لە بەرنامەیەکی نوێی بەرنامەی پێشەنگبوون. ئەم بەرنامەیە لە سەرەتای هەموو بەرنامەیە کە باز دەکەین ئەم بەرنامەیە بۆ چییە؟ بۆ ئەوەی بتوانین کەسێکی پێشەنگی چاک دروست بکەین کە بنچینەکانی دروستکردنی پێشەنگێکی چاکە. تاکو ئێستاکە 52 بەرنامەمان تەسجیل کردیە کە 52 بەرنامەمان تەسجیل کردی کە بەوەی ڕادەکاتە 52مین بەرنامە کە باسی پێشەنگبوون دەکەین کە چۆن دەتوانین پێشەنگێکی چاک دروست بکەین. وەکو باسی 5 بنچینەی سەرەکیمان باس کرد کە لە بنچینەی یەکەم باسی بەهایەکان بوو کە گرنگیدان بە بەهایەکان، لە بەهایەکانیش باسمان کرد بەهای ئیمانی کە گرنگی پێویستە پێ بدرێت، بەهای نەفسی کە گرنگی پێ بدرێت کە کەسی پێشەنگ کە چەند خاڵێکە، هەروە بەهای ئەخلاقیشمان هەیە کە کەسی پێشەنگ پێویستە دەست پێ بگرێت، هەروە بەهای ئەزمونیمان هەیە، هەروە بەهای بەخشینمان هەیە. لە پاشەوەی هاتینە بنچینەی دووەم باسی پلانمان کرد کە پێویستە پێشەنگێکی کاریگەری و چاک کە پێویستە پلانی هەبێت. پلانی بۆچی هەبی؟ بۆ 5 خاڵ. پلانی هەبی بۆ وارەی کە کاری تێدەکەم، پلانی هەبی بۆ ئامانجەکانی خۆی، هەروە پلانی هەبی بۆ پلەبەندی لە ئامانجەکانی خۆی، هەروە پلانی بۆ هاوسەنجی لە نێوان چی؟ لە نێوان ڕۆح و هەروەها جەستە، لە نێوان عەقڵ و لە نێوان هەروەها سۆزدا، هەروەها ئەو ڕێژەی هاوسەنجێش بەپێی کەسەکان و بەپێی زەمانچێ گۆڕانکاری بەسەر دادێت و هەروەها پێنجەمین شت کە پێویستە پلانمان هەبێ بۆی پلان هەبوون لە بۆ زانست، کۆکردنەوەی زانست و هەروە پلانمان هەبی لە بۆ کۆکردنەوەی سانە. وەکو لە بەرنامەی 49 و 50 و هەروە 51دا باسی جانبی ڕۆشنبیریمان کرد کە پێویستە پلانمان هەبی لە بۆچی؟ لە بۆ کۆکردنەوەی زانست. گوتمان یەکەمیان کە پێویستە ئەو کەسە پلانی هەبی لە پسپۆر بۆ کۆکردنەوەی زانست لە پسپۆرەکەی خۆی کە گوتمان 150 پێویستە کە گرنگیەکەی خۆی بە جانبی چی بدە؟ جانبی پسپۆرەکەی خۆی بدە. هەروە گوتمان پێویستە ئەو کەسە پێشەنگێکە کە ناسنامەیەکی موسڵمانانێ هەیە گرنگی بە زانستە شەرعیەکان بدە بۆ ئەوەی چیم؟ بۆ ئەوەی بەردەوام بێ و هەروە کاریگەری فەلسەفەی تر یان کاریگەری کۆمەڵگەی تر یان کاریگەری کە بیردۆزی تری لەسەر نەبی. پاشەوەی گوتمان بە هەمان شێوە کە پلانی سێم دادەنێت لە بۆ زانستی چین یان ڕۆشنبیری گشتی کە پێویستە ئەم سێ زانستە کە پسپۆری خۆت کە گرنگێکی تایبەتی پێدەی 150 هەروەها زانستە شەرعیەکانیش کە 130 دەدێ کە لە پاش ئەوەی کە 120کەش دەمێنێتەوە لە بۆ ڕۆشنبیری گشتیە بۆ ئەوەی بتوانیت کەسێکی پێشەنگی تۆکمە دروست بکەیت، کاریگەری هەبی بۆ ئەوەی ئەو کاریگەریەی کە بە واستەی زانستە شەرعیەکانە، هەروە بۆ ئەوەی کاریگەری هەبی بە واستەی کە ڕۆشنبیری گشتی، هەروە بەردەوام بیش کە بەهۆی چیە؟ بەهۆی زانستە شەرعیەکان دەتوانی بەردەوامی چونکە دەتوانی بەرەنگاری چبتەوە، بەرەنگاری ئەو زانستە و ئەو بیردۆزیانەی بتۆ کە پێچەوانەی چیە؟ یان ئینسانەکە لە ڕۆشنبیری لە پێشەنگێکی سادەی گۆڕی بۆ پێشەنگێکی خراپ. ئەو بەرنامەیە کە ئێمە ئێستا باس دەکەین کە باسی سامان دەکەین، کۆکردنەوەی سامان. گومان لەوەیدا نییە کە سامان گرینگە لە ئیسلامدا. بۆی خوای پەروەردگار کاتێک لە سوورەتی نیسا ئایەتی 5 ولا تؤتوا السفهاء أموالكم التي جعل الله لكم قياما. خوای گەورە کاتێک باسی ماڵ دەکا، ماڵ چ لە ئینسانە؟ قیامە، هەڵستانەوەیە. ولا تؤتوا، سەرۆت و سامان نەدەنە کەسێکی سەفیه. کەسێکی سەفی ئەوەیە ناتوانێت بە شێوەیەک لە شێوەکان پارە بەکاربێنی. یان پارەی دەدێ هەر قەرزارە، دەفتەرێکی دەدێ بە مانگەیشتر هەر قەرزارە، ملیارەها دۆلاری دەدێ هەر قەرزانە. ئینجا کاتێک باسی سەفیه دەکەین، سەفاهەت هەم جاروەیە خودی ئینسانێک سەفیهە، جاروەیە خودی کۆمەڵگەیەک سەفیهە. لە ڕووی چ؟ نەک سەفاهەت لێرە مەبەستمانی بێعەقلی و جێلی بی، ناتوانێت ئیدارەی ماڵ بکە. لێرە خوای پەروەردگار باس ولا تؤتوا السفهاء، لەوانەیە لە بواری قسەکردن قسەی زۆر گەورە لەو بکە، سیارە لێ دەخوڕی، ئیدا لەوانی کولیەی تەواو کردبی، لەوانەی دەوڵەت، لەوانەیە ئیدعای ئەوەی بکە دەوڵەت لەوە ڕێوە دەبا، ئیدعایە، بەڵام لە کاتێکدا سەفیهە. لەبەرەوەی ناتوانێت ئیدارەی چ بکە؟ ئیدارەی پارە بکە.
حەسەندە پارەی دەدەی هەر قەرزارە بۆی خوا پەروەردگاری نەیدێ پاڵە نەدێ پارە نەدێ ئەو کەسانی چونکە پارە دەبتەوە قیام هەڵسانەوەی تێدایە. هەروە پێغەمبەر صلی الله علیه وسلمش کاتێک مەدحی ئەبوبەکری دەکا کاتێک دەبینی کێشەیەک لە بینی ئیمامی عومەر و هەروەها ئەبوبەکر دەبی کە ئیمامی ئەبوبەکر لەسەر حەقە لەپاش ئەبوبەکر داوای لێخۆشبووین دەکا بەڵام ئیمامی عومەر دەرکەی بە شێوەیەک لە شێوەکە قبوڵی ناکە لە پاشی ئیمامی عومەر پەشیمان دەبێتەوە دێتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر تووڕە دەبی دەرێ واز لە صاحبی من بینن واز لە صاحبی من بینن لۆ واز لە صاحبی واسانی وواسانی بنفسه وماله بەڵاستی دڵی منی دایتەوە کۆمەچیمی کردیە پشتیمی گرتە بە دووشت بە نفسی خۆی چۆن بووە کاتێک خەڵک هەموو دەیگوت کەذەبتە دەیگوتە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەنێ ئەو دەیگوت سەدەقتە کە خەڵکی مەکە کاتێک دەبێ ماڵی خۆی ئەو ماڵە بۆ هۆی سەرخستنی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆیە ماڵ گرینگە بۆیە سعیدی کوڕی بنی موسەیب دەفەرمێ لا خەیرە فیمە لا یورید جەمع المال خەیر لە کەسێکدا نییە کە نایوێ پارە کۆ بکاتەوە من حلی بەڵام چ کۆکردنەوەیەک لە حەلال کۆکردنەوەیەک حەلال بۆ ئەوەی چ بۆ ئەوەی دەست لە خەڵک پاڵ نەکاتەوە باشە بۆ ئەوەی بتوانی حەقی خۆی بتوانی ماڵ و منداڵی خۆی بزوانی بژێنی هەروەها سوفیانی ثەوری دەنێ المال في هذا الزمان سلاح المؤمن چ کاتێک سوفیانی ثەوری کە لە تابعیە دەرێ ماڵ لەو سەردەمەی چیە چەکی موسڵمانە کە کاتێک چەکی موسڵمانە کەواتە موسڵمان دەبی خاوەن ماڵ بی خاوەن کۆمپانیە بی خاوەن شەریکە بی خاوەن سەرۆت و سامان بی خاوەن بانق بی خاوەن زانکۆ بی خاوەن تەن ئەو شتانی کە پێویستە بۆ کۆکردنەوەی پارە پێویستە هەیبی بەڵام هەبوونی پارە لە لای ئیماندار سیلاحە یعنی ئامرازە غایەت نییە ئاگاداربی سیلاح لە بۆ چییە لە بۆ ئەوی بتوانی کۆنتترۆلی دەسەڵات هەیە بەرامبەر دوژمنەکەت چونکە گەر بێت و کەسێکی فەقیر بوو دوژمنەکە زۆر بە ئاسانی بەسەردا زاڵ دەبی بۆیە ئەبوالعالیە کە دەفەرمێ إذا اشتريت شيئا فاشتري من أجوده سبحان الله أجوده ئەگە دەرێ شتت کڕی کاتێک شت دەکڕی شتەکە بکڕە لە باشترینیان باشترین بەچ دەکرێت ئەگەر بێت من بمهوێ کوتە کوشەلوارێک بکەم دەمهوێ باشترین قوماش ئێتەمەشا بەرچی خۆم دەکەم ئەگەر بێت و باشترین پارەم لەلا بوو پارەیەکی باشم لەلا بوو ئەو دەتوانم سەرفێکی چاچی بکەم ئەگەر بێت و نەبوو ئەوە لەو کاتی دەبی ئەجوەدەکەی ناکڕم بۆیە یەکێکیشیان دەفەرموێ لا حیاتە لمن لا ئیخوانە له ژیان بەڕاستی ناسۆرە ئەگەر بێت و کەسێک کۆمەرە برادەرێکی نەبوو هاوڕێی نەبوو دۆستی نەبوو ولا ئیخوانە لمن لا مال له هەروە ئاگادار بە دۆستایەتی و برادەرایەتی دروست نابێ ئەگەر بێت و ماڵت نەبێت بۆیە دەبینین ماڵ دەبتە هۆی داپۆشینی عیبیش کاتە ماڵ گرینگە ئەو نەزرە خراپەی کە موسڵمان هەیتی کە ماڵ کۆ ناکاتۆ کاکە دەبێ ئینسانی موسڵمان ماڵ کۆ بکاتەوە بەڵام لە بۆ ماڵ نەبی لە بۆ غایەت نەبتە ماڵ کۆکردنەوە غایەبی بەڵکو ئامرازێکە لە بۆی سەریفیکەی لە چێ لە خۆت لە ماڵ و منداڵت لە خزم و کەست لەو کەسانێک کە لە دەوروبرت لەو کۆمەڵگای تێدای خەڵک ئیسفادە تێ بکە تەنها نەویە کەسێکی کە تەنها فکر لە پارە بکەیت پارە پەرست بۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەئیس عەبد الدینار و عەبد الدراهم ناوچی دارڕزێ کەواتە لێرە دارزانەکە لە بۆ چیە لە بۆی بتە بەندە چییە بتە عەبدایەتی یعنی کەئەنەما ئەو لە لای پارە ئیش دەکە بۆ پارە ئیش دەکە نەک پارە کە ئامرازەی بۆ خۆشی من خۆشی خۆم نابی خۆشی خۆم هەموو بدەمەوە پارێ زۆر کەسیان بەڕاستی دەیبینم کە نەک ملیۆنیێرە ملیاردێرە بەڵام ملیاردێرەکە ژیانی خۆی لەسەر کۆکردنەوەی پارەدادەنێ ژیان تاکو ئێستاکەش بە تەمەنێکی گەورە 65 ساڵە 70 ساڵە بەردەوام ئیشی کەسێک دەکات تەمەنی 35 ساڵ 30 ساڵە ڕاستە تۆ حەزت لە ئیشە بەڵام ئەو پارە کۆکردنەوە لە بۆ ئەوەی خۆشترین ژیانی پێ دروست بکەیت بۆ ئەوەی بتوانی خۆشترین ژیان لە دێرە کە باسی خۆشترین ژیان دەکەم ئاگادار بە خۆشترین ژیان لەم دنیایە و هەم لە قیامەتدا کەسێک کە ملیاردێرە کە تاکو ئێستاکە مزگەوتێکی نەبێ تاکو ئێستاکە جامیعەیەکی نەبی جامیعەیەکی خێرخوازی هەبێت بتوانێت مەکتەبێکی نەبی موەسسەسەیەکی خێرخوازی نەبێ هەروەها یارمەتی ئەو کەسانە نەدا کە بە شێوەیەک لە شێوەکان کە بانخواز دەکەن و هەروەها کە ڕۆشنبیریەکی ئیسلامی بڵاو دەکەنەوە
ئەو دەوڵەمەندیە بۆچیە؟ یان دەبینی کە لە دەوروبەری خزم و کەسەکەی فەقیرە ملیاردێر بە ملیۆنێر بە، بەڵام کاتێک دەبین ئەو کۆمەڵە کەسە کەواتە تۆ لە بۆ پارە ئیش دەکەی، کاتێک بێت تۆ لە بۆ پارە ئیش دەکەی کەواتە تۆ لەو شتە نییە کە ئێمە باسی گرنگی پارە لەو متەڵەقەی باز دەکەین لە ئیسلامدا کەواتە هۆی خزمەتی مرۆڤایەتی و خزمەتی ئینسانیەتدا. کە یەکەم شت کە پێویستە ئەو کەسە دەوێت کە گرنگی بە پارە بدا کە پارە کۆ بکاتەوە دوو خاڵی سەرەکیمان هەیە. یەکەمیان پلان بۆ داهاتی مانگانە، دووەم کە پلانی هەبی بۆچی بۆ خاوەنداریەتی هۆ دووچیان بریتێ لەوەی کە گرنگدان بە سامانە. مەبەستی کاتێک دەنێم مەبەست لە پلان بۆ داهاتدا تەنها مەبەستەکەی کۆکردنەوەی پارە نەبی، بەڵکە مەبەستەکەی چیە؟ خۆژیاندن بی، جوانترین ژیان باتە سەری، باشە کە پێویستە بەو شێوە بی، کە ناکرێ کە پارە کۆکردنەوە بیکێ ئامانج دەبی هەر لای ئەو کەسە بی ئامراز بی کە ئامراز بوو کەواتە پارەکە کۆ بۆچی کۆ دەکەیەوە، بۆچی دێتەوێت داهاتێکی ماگانت هەبی، چونکە کەسی پێشەنگ ئەگەر بێت و بۆ ینی پارەی پێویستە خاوەنداری ینی پارەیەکی ماگانەیەکی کە بەڕێزی هەبی ئەو کەسە لەو مانگەی بتوانی سەرف بکە پێویستی بە کەس نەبی، چونکە پێشەنگ ئەگەر بێت و پێویستی بە کەسێک بوو لە ڕوانگەی پارە دەستی خۆی پان کردەوە تووشی چ دەبی؟ تووشی تەنازل دەبی، تەنازلکردن دەبی. بۆیە کەسی پێشەنگ دەبی لە ناو دڵەوە دەوڵەمەندێکی تەواو هەبی هەروە هەوڵش بدەن لە واقعدا ئەو بڕەپارە پێیا بکا کە ژیانێکی سەربەرزانە بژی و هەروە ئەگەر بێت و پارەکەشی کە زۆر بوو بتوانی لە چی بەکاربین لە بانگخوازی و بانگەواز بەکاربین، وەکو دەبینی عەبدوڕەحمانی کوڕی عەوف و هەروەها دەبینی عوثمانی کوڕی عەفان و هەروە ئەبوو بەکر و هەموو عومەر ئەوانە هەموو سەرد و سامانی خەیر زۆر لەکنیان گرنگ نەبووە، جاروێ هەمویان بەخشیەوە وەکو ئەبوو بەکر، هیچی لە ماڵیەوە نەهێشتا، تەنها گوتی من خۆشەویستی خوا و لە پاشان پێغەمبەر صلی الله علیه و سلم بەجێهێشتا. بۆیە پێشەنگ دەبی هەوڵدا داهاتێکی چی مانگانەی هەبێ، دەبێ پلانی هەبێ بۆ داهاتی مانگانەی هەموو سێ ساڵ جارێکدا ئەو پلانە گۆڕانکاری تێدا بەسەر بێت. پلانەکە پلانی مانگانەیە، بەڵام هەموو سێ ساڵ جارێک ئەو پلانە گۆڕانکاری بەسەرادێ لە پاشەوە لە تەمەنێک لە تەمەنەکە ڕاوەدەستی پلانی داهات لە تەمەنی 50 ساڵی و 47 ساڵی و 48 ساڵی ئەوانە ڕاوەدەستی کە ئەو پلانی داهات لەوانە لە هەندێک کەسیشدا غالیمە ڕاوەدەستی، بەڵام لە هەندێک کەسدا چیان ڕاوە ناسی. بۆیە دەبینین کاتێک کە ئێمە دەین بەراورد دەکەین کە کاتێک پێغەمبەر صلی الله علیه وسلم عەمری کوڕی عاز دەنێرید لە بۆ غەزایەک لە غەزایەکان ئەو قسەی پێدەفەرمی ئینی ئوریدو ئەن ئەبعەثەکە، من دەمهوێ بدنێرم عەلا جەیشین، لە بۆ چێ؟ لەسەر جەیشێک بۆ ئەوەی چی؟ خوای پەروەردگار دەوڵەمەند بکە، بۆ ئەوەی خوای پەروەردگار شتێکت پێشکەش بکە. وأرغب لك رغبة من المال، هەروەها من ڕغبەتم هەیە کەم حەز دەکەم تۆ سەروەت و سامانت هەبێ، بەڵام چمە من المالی الصالحة، چ زۆرەمە ماڵێکی چاک. لەو کاتی عەمری کوڕی عاس بە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ قلت إني لم أسلم رغبة في المال، أي پێغەمبەر صلی الله عليه وسلم من لە تامەزرۆی سەروەت و سامان سێ مسلمان نەبوومە، وەکو غەنیمە تەوزیع کرێ و سەد حشتر وەکو هەندێک کەس لە هەندێک ڕوایەت داهاتیە کە وتیان پێغەمبەر صلی الله مال دەبەخشێ، نەخێر من بۆ ماڵ نەهاتیمە، إنما أسلمت رغبة في الإسلام، بەڵکو من مسلمان بوومە لە بۆ بەهایە جوانەکانی ئیسلام پەیامی ئیسلامدا فأكون مع رسول الله صلى الله عليه وسلم فقال يا عمرو نعم المال، لو كاتب عمري كري عازر نعم المال الصالح للمرء الصالح، باشترين پارەی چاک و حەلال بۆ کەسی چاکە، بۆ کەسی چاک. ئەگەر بێت و پارەکە لە بازرگانی یان ئەگەر بێت و بە واستەی کوشت و کاڵ یان بە واستەی صناعەتدا ئەو ئینسانە پێیا بکە، ئەو مالە ماڵێکی ساڵحە، باشترین ماڵی چاک ماڵی حەڵال ئەو ماڵەیە لەدەست شێ بێ، لەدەست کەسێکی ساڵح بێ، لەدەست کەسێکی چاکخواز بێت، چونکە ئەو کەسە چاکخوازە ڕاستە بە شێوەیەکی چاک بەرهەمهێنێ، بەڵام گەر بێت و ئینسانێکی چاک نەبوو لەو کاتێ زۆر بە ئاسانی بە هەدەری دەدا لە شتێکی چ لە شتێکی خراپ سەرف دەکات. بۆی خوا پەروەردگار کاتێک باسی کافران دەکا ينفقون أموالهم ليصدوا عن سبيل الله، دەبینی ماڵیان هەیە سەروت سامان هەیە، بەڵام بە شێوەیەک بەکارن، بە شێوەیەکی غێر صالح بە طالح بەکاردێن، بە شێوەیەکی فاسد بەکاردێن، بەڵکو دەیکەنە سەر ڕێگری لە بانخوازی ئیسلامدا. بەڵام ئەگەر بێت و کەسێکی صالح بوو ماڵیشی هەبوو ئەو کەسە دێ دەستگایەک لەو دەستگایانە ئاوادان دەکاتەوە کە کاری بانخوازی دەکات یان کاری
تحفیز قورآن کردن بۆیە پێشەنگ بەبێ سامان کاریگەری نابێت گۆڕانکاری دروست ناکات پێویستە ئەو کەسە پێشەنگ کە پێویستە دەخلێشی تەواوی هەبێت پێشەنگ تا داهاتی باشتر بێت ئازادتر دەبێت و هەروە سەربەستر دەبێت ئەگەر بێت و پێشەنگێکماندی دەوڵەمەندە زۆر بە ئاسانی کەسێک تەلەفۆنی بۆ دەکا و ئەگەر بێت و لەو سەری کوردستان بی دەرێ کاکە من مسایری خۆ دێم و خزمەتتان دەکەم وەڵا ئەگەر بێت و کەسەکە بانخوازێک بوو لە ڕووی مادی زەعیف بوو سیارەی نەبوو لەو کاتەی کێشەی لە بۆ دروست دەبێت ناتوانانی بە سەربەستی ناتوانانی بە ئازادتر و بە ئازادی زیاتر بسرێت و یا ئەگەر بێت و لە ڕووی اقتصادی زەعیف بوو زۆر بە ئاسانی کەسێک دێ کە دەست پێشخەریەکی لۆ دەکە وەرە کاکە ئەو کارەی بکە واز لەو کارەی بینێ ئەوەندە ڕۆژانە ئەوەندە پارەت دەدەمێ و وەرە کاکە عەقارات دابنێ عەقارات دادەنی واز لە سدەنی واز لە کاری بانخوازی و هەروە پێشەنگبوونی چاک خەریکی چ دەبی پێشەنگبوونی چاک واز لە پێشەنگبوونی چاک دێنیت و خەریکی بازرگانیەکە دەبی لەو کاتێ دەبتە کەسێکی بزنسمان کە ئیشەکەی چیە ئیشەکەی دەبتە تەنها ئیشەکەی دەبتە پارەکۆکردن بەڵام ئەگەر بێت و پەیامی هەبوو ئەو پەیامەکە وەی لێ دەکات مەبەست لە کۆکردنەوەکە کۆکردنەوەیەکی دروست و حەڵال بێ نەک تەنها مەبەستی کۆکردنەوەی چبی سەرۆت و سامان بێ ژمارەکان زیاد بکە ئەوەش دەبتە هۆی ئەوەی کێک پێشەنگەکە بتوانێت کاریگەری زیاتری هەبێ بۆی دەخلێکی تەواوی هەبی بۆ ماگانە دەخلێکی چێ هەوڵ بە دەخلێکی تەواوی کاتێک دەبی کاسبیە بکە وەکو دەمەشا نمونە لەسەر ئیمامی ئەبوو حەنیفە دەکەی کە کەسێکی بازرگان بۆ کە پارەی لە چ وەرنەگرتێ لە دەوڵەت وەرنەگرتێ بۆ ئەوەی کە دەرس و دراسەت بەڵکو پارەی چێ لە قماش فرۆشنەکەی خۆی پیا کردی بەڵام لە هەمان کاتیشدا دەبینی کە لە بواری پێشەنگبوونەکەی خۆی کاریگەرێکی بۆ کاریگەریش تەواوی بەڵام ئەو کەسانێک کە لە سەڵاتینەکان نێزیک بوونەوە هەرەوە پارەی لە سەڵاتینەکان وەرگرتیا کە بوویتە هۆی ئەوەی کە حەق نەڵێن کاتێک دەبین ئیمام ئەحمەد دەبینی کە پارەی کە لەو سەردەمی کە پارەیان دەدای پارەکەیان تەوزیع دەکرد هیچی لە بۆ خۆ بەکارهێنا لە بۆ ئەوەی کە کاریگەری لەسەر نەبوو بۆیە توانیتی بە ئازادی و بە سەربەستی بتوانیتێ کارەکان بکە بەڵام لە هەمان کاتیشدا کە دەخلی هەبووە ئیمامی ئەحمەد کە بەخۆی چووە کە داری لە چیاکان کردی و هاتیە فرۆشت بوو هەروە دوکانێکی هەبوو کە بەکرێیدا بەڵام لەوەی زیاتر کە خەریکی کە دعوە و پێشەنگبوونی خۆی بووە وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.